بۆیە دەڵێن لە 140 مرۆڤ بەبینینی باران وهروە بە بۆنی باران دڵخۆشە بن. دیارە ئەمەی لە پشتەوەکەوە ئەم هۆرمۆنی سیرۆتین وهروە دۆپامینە وهروە کۆرتیزۆڵ کەم ئەبێتەوە ئینسان سوبحان الله دڵخۆشەکە. هەیە حەزی گوێ بە دەنگەکەیەتی لەبەری شەپۆلی ئەلفامان بۆ دروستەکە، باران شەپۆلی ئەلفامان بۆ دروستەکە. ئەمانە هەموو ئاماژەن بۆ زیینبوونەوە کە 8.13 هێرتزە. باشە کاما ئەو شەپۆلەیەکەوە لە کاتی خەیاڵکردنە لە کاتی ئەندێشەکردنە ئەم شەپۆلە دروست ئەبێ خەیاڵەکەی وەکو نزار قوبانی لە شعرێک لە قسەیەکا دەڵێ مەسەلەن المطر يغسل كل شيء إلا الذكريات. سبحان الله کاتە ئەمەشی نەزانیوە یعنی ئەم شتانە تازە بەڵام ئەو دەرکی پێکردووە بۆی ئەڵێ باران هەموو شتێک گەسڕێتەوە ئیلا زیکرایات و یادەکان ڕێک بۆ کۆی پێمان بڵێکەوە شەبەکەی دروستە بێ لە مێشتا وا لێکا بیرکەیت و خەیاڵ بکەیت تێگەی ئەدگاتەوە ئەو جا ئینسان ئەگە بەڕاستی مەشغوڵ بێ ناتوانێت بیرکاتەوە مەسەلەن ئەگەر تووشی قەلەقی بوو بێ ناتوانێت باشی بیرکاتەوە کابوو هەموو ئەمانە و زۆری تریش هەموو ئەمانە ئاماژەن بۆ ئەوی کەوا زیندوو بوونەوە ڕوئەدا لە جەستەی خۆتە و هەروە لە چوادووری خۆتا کە ئەبینی ئەمە هەمووی بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایەوە کافر و بێ باوەڕەتوانی هەمووی ببینێ.